قسەمان بۆ بکە لەسەر بەدەستهێنانی پلەی یەکەمی زانکۆی سلێمانی لەسەر ئاستی هەرێمی کوردستان لەسەر چ بنەمایەک زانکۆی سلێمانیان پلەی بەدەستهێناوە. بەیانی بەڕێزشتان باش، بەیانی بینەران باش، هەموو لایەکتان سوپاس بۆ ئەم پێشوازیەکە هاتوون بۆ لامان و لێرەیە کە ئەم بم بەیانیە خۆشبەختانە کە زانکۆی سلێمانی کە پلەی یەکەمی هێناوە لەسەر ئاستی هەرێمە و لەسەر پلەی پێنجەمی هێناوە لەسەر ئاستی عێراقا و هەروەها پلەیەکی بەرز بۆتەوە لەسەر ئاستی جیهانی شاب چووکە ئەم سایتی شنەی کە هەیە بۆ ڕێن گۆگڵ سکۆلەرێکی کە هەیە ئەمە بەرەو ئێمە بەرەو پێشەوە ڕۆیشتوین نەک بەرەو دواوە ڕۆیشتبین. جا خۆشبەختانە ئێستا کە ئێمە هەموو ساڵێ لە خلالی ئەم 4 ساڵەیە 4 ساڵ 5 ساڵە کە ئێمە لە ناو ئەو خوێنی باڵایین بەڕاستی دەورێکی جوانی بینی وە کە کۆمەڵە ستافی گەنجی جوان پێگەیشتون و سوپاس ئەبێ لێرەشەوە هەر سوپاسی ئەو بەڕێزانە بکەین کە بەڕاستی دەوری سەرچیان بینیوە لە پێشخستنی زانکۆی سلێمانی چ بە ئەنجومەنی زانکۆ چ بە سەرۆکی زانکۆ چ بە ئەو مامۆستا بە ڕێزانەی کە توێژینەوەی باشیان کردووە بۆتە هۆی ئەوەی کە زانکۆی سلێمانی پێش بخەن. دکتۆر بەس توێژینەوە لە بەرچاوگیراوی خۆت ئەو چالاکی و کۆنفرانس و فیستیڤاڵ و توێژینەوەی مامۆستایان و خوێندکارانەی کە لە زانکۆکەدا ئەنجام دراوە خۆی ئەمە پرسیاکی زۆر جوانە. زانکۆی سلێمانی یا زانکۆکانی تر یا زانکۆکانی نێودەوڵەتی چەند خاڵێک هەیە کە زانکۆ بەرەو پێشەبە بەتایبەتی ئێمە باسی زانکۆی سلێمانی بکەین. زانکۆی سلێمانی توێژینەوە دەورێکی سەرەکی ئەبینێ. ئەو توێژینەوانش کە زیاتر لە بڵین کە بڵاو ئەبنەوە ئیمپاکس فاکتریان هەیە کوالەتی توێژینەوەکان لەسەر ئاستی نێودەوڵەتیە. ئەمە خاڵی سەرەکیە کە ئەم دەستگای وێب مەتریکە دەوری سەرەکی ئەبینە کە تەرکیزی ئەکاتە سەر. ئەمجا کوالەتی مامۆستا چووکە ئێمە سایتمان هەیە سایتی زانکۆی سلێمانیمان هەیە یەن لەناو سایتەکانە سەیری ئەو توێژینەوانە ئەکەن سەیری کوالەتی ئەو مامۆستا ئەکەن بزانن ئایا چەند پەیوەندی نێودەوڵەتی هەیە لەگەڵ وڵاتەکانی دەرەوەیە. ئەمەش خاڵێکی تریانە. خاڵێکی تریانی کە لەبارەی سایتەکە خودی خۆی لەناو سایتەکەشە بزاندرێ ئەم توێژەرانە چەند خوێندکاری دکتۆرا و ماستەر و دیبلۆم هەیە لەسەر ئاستی هەرێمە یا لەسەر ئاستی عێراق یا لەسەر ئاستی نێودەوڵەتیە. ئەمەش خاڵێکی زۆر گرینگە. ئەم جار یەیتە سەر مەسەلەی گۆگڵ سکۆلەرەکە کە خاڵەکان ڕیزبەندی خاڵەکان کە ئەکرێت کە مەسەلەن ئەو مامۆستانی کە تێن تۆپن یاخود بیستەکانن یاخود ئەمانی ترن دەستخۆشی زۆریان لێ ئەەکەین. ئەمانە کە بە ڕیزبەندیەت کە بزانی چێ منافەسەی یەکتر ئەکە. ئەم خاڵانە هەمووی کۆ ئەکرێتەوە. دوای ئەوە ئەم وێب مەتریکە چێکێکی جوانی ئەکات لەسەر ئەم ئاستا توانێت زانکۆی سلێمانی و زانکۆکانی تری هەرێم و زانکۆکانی عێراق و نێودەوڵەتی هەڵەسەنگێنێت. دکتۆر سەبارەت بە ئەوەی کە لەسەر ئاستی عێراق پلەی پێنجەمی بەدەستهێناوە لە دوای کام زانکۆیانە پلەی پێنجەمی بەدەستهێناوە؟ لە ئەوەی ڕاستی بێ ئێمە کە زانکۆی دایکین زانکۆی کەمە یەکەمیش کە هەروەها زانکۆی بەغاز زانکۆی دایکە. خۆشبەختانە ئێستا ئێمە MOU-ەکمان هەیە ینی نامەی لێک تێگەیشتن لە نێوانی زانکۆی بەغا و زانکۆی سلێمانیشا هەیە. ئەمان لەوێ یەکەمن لەسەر ئاستی عێراق ئێمەش یەکەمی لەسەر ئاستی هەرێمە. دوو زانکۆی باش ئەمە زانکۆی یەکەمە زانکۆی بەسرە زانکۆی موسەڵسریە و زانکۆی مووسڵ. لە دوای ئەمانە زانکۆی ئێمەیە کەواتە کەم زانکۆیانە کە بەرزوی نزمی لە نێوان ئێمە وەکوڵێت منافەسەیەک هەیە لە نێوان خۆمانە. بەڵام ئەگەر مەجالم بیت زۆر جار لە سوۆشال میدیاکانە باسیەوە ئەکرێت ئێمە چوینە پێشەوە یا چوینە دواوە بە پێچەوانەوە. ئێمە ئەگەر سەیری سایتێشنی زانکۆی سلێمانی بکرێت ئێمە چوونەتە پێشەوە. لە ساڵی پارە نزیکەی 30,000 شتێکی ئاوا لەو دەورەیە بوو. ئەم ساڵ چۆتە 45,000 کەواتە ئێمە چوونەتە پێشەوە. بەڵام بەڵێ سایتێشنی ئەگەر با من یەک وشەیەکی تریش هەیە کە چوونێتە پێشەوە. بەڵام من ئەمێ یەک وشەیەکی تریش کە باسی وشەی سایتێشن بکەین. سایتێشن یعنی چی؟ وڵاتانی نێودەوڵەتی سوودیان لەو توێژینەوانی ئێمە بینیوە کە ئەو توێژینەوانی کە کردومانن کەواتە هەر توێژەرێکی لەناو زانکۆی سلێمانیە
جا ئایا ئەمانی ناوخۆ سوودی لێ بینی بێ یاخود ئەمانی دەرەوە سوودیان لێ بینی بێت ئەمە خۆی لە خۆیە ڕانکنی زانکۆی سلێمانی بەرزەکاتەوە. ئێتر ئەمە لایەنێکە لایەنش کە زۆر جار هەیە پرسیاریشی تر ئێتە بەردەستمان ئەڵێن باش ئەم توێژینەوانە سوودیان نییە ئەمە خۆی لە خۆیان سوودی هەیە. یەکەم زانکۆی سلێمانی چۆتە پێشەوە کە بەرهەمێکە بۆ زانکۆی سلێمانی، دووەمینیشیان لە ناو زانکۆی سلێمانی توێژەرەکان خۆیان سوودیان لە توێژەرەکانی تری خۆیان بینیوە ئەمە خۆی بەرهەمەکەیە. دەست خۆش دکتۆر گیان سپاس بە زانیاریەکانت.